دوو کەرتەکەی بزوتنەوەی گۆڕان و پێڵاوەکانی کاکە حەما. هاتینەوە برام خۆتان لابن. ئەوە قسێکەیە کە خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زووزووی نووسنۆڵێن ئەها ئەگەر حاڵە لە فلانە کەس باشترە حەمدی خوا بکە. جاخوا ئاگادارە ئێستا ئەو قسە بۆ هەنێ حیزب و گروپوشت زۆر باشە. بۆ نموناگەر من وا بڵێم تۆ جگە لە بزوتنەوەی گۆڕان کێترە بە خەیاڵایەت. ئاخر مەڵێن ئۆهۆ هاتەوە سەر باسەکە. تۆ تەماشاکە و حیزبە لەسەر 25 کورسی و دواتر تیمێکی گەورەی وزاری و چوزانم 250 پیج بۆ جنێودان و گردێک و سێمەکۆ هاتۆتەوە سەر ئەوەی تەنها یەک کورسی هەیە لەگەڵ تەلەڤیزیۆن و ڕادیۆیەک بۆ هەردوو باڵەکە کەچی بەربوونەتە گیانی یەک. ئەوەی بە یەکتری ئەکەن ئەو دوو باڵە قسەی کەڵەشێر بە مریشکی بەستووی نەکرد بێت. باڵی کورسات هاتوون دەستیان کردووە بە حەملەیەکی داوات و گەڕان. باڵی گردەکە ئاگریان تێبەر بوو ئەڵەن یا ئێمەشین بۆ برنج و قەلە کوردیە یان بە تەنها نایخۆن. دوێنێ باڵی گردەکە چون شکاتیان لە دانای ئەحمەد مەجید کردووە کە گوایە گەندەڵی هەیە. من عیلاقەی ئەوەم نییە کە خودی گردەکە 325 دۆنم تاپۆیە و ڕێک بە موڵکی بە ناوی کوڕەکانەوەیە. بەخوا ئەم دەرهێنەرەی من ڕۆژێک منەیە بە فەتارەیەەکە. ئیجابا بۆتان باسکەم. ئەم دوو باڵەی گۆڕان لەبری ئەوەی بچن وەکو فاخیر هەریری دوو باڵی خۆش بکەنەوە هاتوون تەلەڤیزیۆنەکە و ڕادیۆکەیان کردووە بە دوو کەرتی یەکسانەوە. خوا ئاگادارە ئەو ڕۆژە لە تاکسیا بووم. کابرای ساخ شێت ببوو وایە زانی ڕادیۆکە تێک چۆ کاتێک دوو بزوتنەوەکەی گۆڕان لەسەر یەک فرکوێنسی پەخشیانە کرد. کاکە باواز لەمانە بێنین لە هیچی نەبوو بەربوونەتە گیانی یەک. وەرم با باسی کاکە حەمەی حسکتان بۆ بکەم. ئەها بەبێ تعلیق خوشت. بۆ نمونە کاتێک سەرۆکێک سەرکردەیەک ئەچێتە سەردانی وڵاتێکی تر ئەجێندای سەردانەکە یاخود لێدوانێکی ئەبێتە جێگەی باس و خواسی میدیاکانی وڵاتەکەی. کەچی لە بەختی ناپوختی کاکە حەمەی گوڵەخانە ئەم جارە ئەو پیاوە چۆتە وڵاتی ئەڵمانیا چی بوو بێتە باسی میدیاکان باشە؟ پێڵاوەکانی. لا حەولە وەلا. پێڵاوەکانی عیبی چییە؟ وەڵا ڕقم 52. کاکە ئاساییە ڕقم فەرقی چییە؟ ئەها مەسەلەن لەو ئینتخاباتی پێشوو کاندید هەبوو 43 بوو. بەخوا ئێستاوەتە عیبیشی نییە و ڕۆژ نییە لەسەر شاشە دەرنەکەوێت و هەر ئەڵەی نەبایدی و نەبۆران. بۆیە ڕقم شتێک نییە. ئەی بۆ باسی مانۆڕە سەربازیەکەی گوڵەخانە ناکەنها؟ بەخوا ئەویش 1000 تعلیقی لەسەرە. بۆ نمونە خەباتەی سەقفتێکردنەکە چییە کرد لەو مانۆڕەیە؟ کاکەوا باشترە منی تر قسە نەکەم تا نەدراوم بە شەڕەکە. تاو بەڕێزان خواتان لەگەڵ و هیوای کاتێکی خۆش.